دەوری دووەمی گاڵتەجاری هەڵبژاردننی مەجلیسی 12ەم و پەرسەندنی ناکۆکیە ناوخۆیەکانی بەرپرسانی ڕژیم. دەوری دووەمی گاڵتەجاری هەڵبژاردنەکان ڕۆژی هەینی 21 گوڵان کۆتایی هات. تەنانەت میدیاکانی ژێرتیغی سانسۆریش باسییان لەوە کرد کە بەشداری خەڵک لە دەوری دووەمدا ئێجگار کەم بووە. بە پێڕاگەاندنی وەزارەتی ناوخۆ لە تاران، ڕێی، شمیرانات، پەردیس و ئیسلامشار بە شێوەیەکی گشتی 552,000 دەنگی دروست خراوەتە ناو سندوقەکانی دەنگدان لە کاتێکدا لەو حەوزەیە زیاتر لە 7,775,000 کەس مافی دەنگدانیان هەبووە. هەر بۆیە بە پێی ڕاگەاندنی فەرمی لە تاران تەنیا 7% ئەو کەسانی کە مافی دەنگدانیان هەبووە دەنگیان داوە. ئەوەی جێگای سەرنجە ئەوەیە کە وەزیری ناوخۆ کاتی ڕاگەاندنی ئەنجامی ئەو بەناو هەڵبژاردنەوتی جەماوەر حەماسەیان خوڵقاند و ئەمەش وەک نوکتەیەک لەلایەن ڕۆژنامەکانی ئێرانەوە بە گاڵتە گیرە. ئەگەرچی کاربەدەستانی وەزارەتی ناوخۆ هەمیشە شارەزاییەکی تایبەتیان هەبووە لە مۆهەندیسیکردنی دەنگەکان، بەڵام ئەمجارە دۆخەکە ئەوەندە خراپ بوو کە مۆهەندیسیکردن و ساختەکاریش لە دەنگەکاندا نەیانتوانی شتێک لە واقعیەتەکە بگۆڕێت و ناچار بوون ژمارەیەک لە نێونەرەکان بە کەمتر لە 20,000 دەنگ بنێرن بۆ مەجلس. گاڵتەجاری هەڵبژاردننی 21 گوڵانی 1403 بەکردەوە دیاریکردنی تاقمێک بوو لە نێو ئەو بناژۆ خوازانەدا کە بە نزیکترین بازنەی گوێڕایاڵی خامنەی دادنرێت، بەڵام هەر ئەو تاقمە گوێڕایاڵەش هێندە سەرقاڵی کێبەڕکێ و دووبەرەکی بوون و ئێستاش هەن کە تەنانەت ئامۆژگاریەکانی خامنەییان سەبارەت بە پاراستنی یەکگرتووی لە بەرچاو نەگرت. خامنەی لە نێوان بەڕێوەچوونی دەوری یەکەم و دووەمی هەڵبژاردنەکاندا بە شێوەیەکی گشتی داوای لە کاندیدا پەسەندکراوەکان، کاندیدە براوەکان و کاندیدەکانی دەوری دووەمی هەڵبژاردنەکان کرد کە کۆتایی بە ناکۆکیەکانی نێوانیان بهێنن. بەڵام ئەم جاریان تەنانەت گوێڕاڵەکانیش نەک هەر هیچ بایەخێکیان بە ئامۆژگاریەکانی خامنەی نەدا، بەڵکو بەڵگەنامەی بەشێک لە گەندەڵی ئەو کەسانەشیان کە لە ناوبراو زۆر نزیکن وەک محەممەد باقر قالیباف و ڕائیفی پور ئاشکرا کرد. ئەم گاڵتەجاری هەڵبژاردنە کە بە گوێرەی چاوەڕوانیەکانی خامنەیی دەبوو یەکگرتوانە بێت، سەرەتا بە دوو ڕێکخراوی سەرەکی خۆیان بەناوەکانی شۆڕای هاوپەیمانی هێزەکانی شۆڕش و شۆڕای یەکگرتووی هاتوونە ناو گەمەکە، بەڵام دواتر دوو هاوپەیمانی دیکەش بەناوەکانی هاوپەیمانی جەماوەری هێزەکانی شۆڕش و سوبحی ئێران بە سەرۆکایەتی عەلی ئەکبەر ڕائیفی پور هاتە ناو کێبەڕکەی ئەو بەناو هەڵبژاردنەوە. لە ئاکامی ئەو چەند دەستەیە و بە پێچەوانەی فەرمانی خامنەی کە وتی دەبێ هەڵبژاردنەکان پڕجۆش و خۆش بن، بێڕەونەقترین هەڵبژاردن بوو لە تەواوی تەمەنی 45 ساڵەی ڕژیمی ئیسلامیدا. بۆ دیکتاتۆرێکی مەسهەبی و هاری وەک کۆماری ئیسلامی لاساییکردنەوەی دیموکراتیک بوون بۆ نیشاندانی ڕادەی شەریعەتە، بەڵام دەوری یەکەم و دووهەمی گاڵتەجاری هەڵبژاردنەکانی مەجلسی شۆڕای ئیسلامی و خۆبرگان وای کرد کە هەمووان لەوە تێبگەن کە ڕژیم تەنانەت لە ناو دەست و پەیوەند و کاسە لیسەکانی خۆشیدا شەرعیەتی پێویستی نییە. تەنانەت ڕفۆرمخوازانی حکوومەتیش لەم گاڵتەجاری بەناو هەڵبژاردنەدا بەشداریان نەکرد. ئەمە لە بارودۆخێکدا بوو کە خامنەیی بایکۆتکردن و بەشداری نەکردن لە هەڵبژاردنەکانی بە دژایەتی لەگەڵ ئیسلام ناوبر بوو. سەرەڕای ئەم بەناو فتوایانە ڕۆژی پێنجشەممە 20 گوڵان لە سەروبەندی قۆناغی دووەمی گاڵتەجاری هەڵبژاردننی شۆڕای ئیسلامیدا فایلێکی دەنگی محەممەد خاتەمی بڵاوکرایەوە کە تێیدا باسلەوە دەکات کە ڕفۆرمخوازان تا ئێستا بۆ ئەوەی چەند کورسیەکیان لە مەجلس پێ بدەن سواڵیان لە حکوومەت کردووە و ئەوەش هیچ سوودێکی نییە. واقعیەت ئەوەیە کە ڕفۆرمخوازانی ناو حکوومەت کە هەمیشە لە خزمەتی ڕژیمدا بوون و بەکردەوە هەتا ئەمڕۆژ ڕەوایان داوە بە هەژاری خەڵکو و لە خوارەوەبوونی حەقدەستی کرێکاران و کوشتارەکانی دەی شەست چاویان بڕیوەتە بازنەی سەرەکی دەسەڵاتی ژێڕێبەرایەتی خامنەئی و فەرماندە دەسەڵاتدارەکانی سپا و خۆیان بۆ جێنشینی ئەوان ئامادە دەکەن. ئەوان نەک هەر لەگەڵ خەڵک نین، بەڵکو دژی خەڵکو و بەرژەوەندی و ئامانجەکانیانن. ئەوان دەیانەوێت کارێ بکەن کە کرێکاران و زەحمەتکێشان بیر لە شۆڕش نەکەنەوە، بەڵکو
بۆ پێکهێنانی گۆڕانکاریەکی جێگەی پەسەندی بورژوازی ناڕازی و ئیمپریالیزمی ڕۆژاوە پشت بە ئیمامزادە بێکەڵکەکەی ئەوان ببەستن. بەڕای زۆربەی شرۆڤەکارانی پرسەکانی ئێران کۆماری ئیسلامی لە باشترین حاڵەتدا لە کۆی گشتی 85 ملیۆن دانیشتووی ئێران نێونەرایەتی تەنیا 10% خەڵک دەکات. ئەگەر ئەوەی کە ڕۆژی هەینی ڕوویدا بیخەینە چوارچێوەی خەباتی ناڕەزایەتیەکانی ئێستاوە، بێگومان دەتوانێت ڕێگە خۆشکەر بێت بۆ بزافێکی گەورەتر لە داهاتوودا و ومێدبەخشی داهاتوویەکی گەشتر بێت. داهاتوویەکی کە دەبێ کۆمەڵانی خەڵکی قوربانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی خوڵقێنەری بن. بێگومان سەرنجام بە یەکڕێزی و یەکگرتووی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و سەرجەم کۆمەڵانی خەڵکی ئازادی خواز و یەکسانی خواز سێبەری شومی ئەم حکوومەتە جەنایەتکارە لەسەر ئێرانلا دەچێت و پێشمەرجەکانی بنیاتنانی کۆمەڵگایەکی نوێی ئینسانی و ئازاد یەکسان دادپەروەر و خۆشبژێ و دابین دەکرێت.